إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله. براسی باشترین کلام کلامی خوای پروردگارە کە لە قورآنی پیرۆزە ئەی فەرمێ: وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وخيرترين وباشترين رێبازی محمدی مختار صلى الله عليه وسلم. وشر الأمور محدثاتها، دیارە خراپترین کار و کردار ئەوەیە کە ئینسان شتێک بکە دابهێنێ لە دینە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم. وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. وهموو داهێنراوێک لە ئاینە کە ببێتە مای شێواندنی ئاینی پیرۆزی ئیسلام و ڕێبازی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەتەئکید بیدعە و گومڕایی و سەر لێ شێوانە و خوا پەنامان بدا ئەو کەسانەی کە ئەبنە هەڵگری ئەو ئاڵای ئەو ڕێبازانە بەڕاستی گومڕا و سەر لێ شێوان سەر لە شێواو ئەبن و لە ڕۆژی قیامەتیشا خوا پەنامان بدا شوێنیان ئاگری جەهەنەمە. خۆشەویستەکانم، مسلمانە بەڕێزەکان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵە ئەسحابەیەک، کۆمەڵە یار و یاوەرێک لە دەوری بوون زۆر پێغەمبەریان خۆشەویست، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاوەنی تەواوترین و پاکترین و جوانترین ئاکار و ڕەوشتەکان بوو. ئەسحابەکان بە دوای فرسەتە ئەگەڕان کە تاک ببنەوە لەگەڵ پێغەمبەرا و بتوانن بە تەنیا پرسیارێکی لێ بکەن، داوایەکی لێ بکەن. یەکێک لەو ئەسحابە بەڕێزانە کە لە تیرەی خەزرەجی ئەنساریە، یعنی خەڵکی مەدینەن و لە عەشیرەتی خەزرەجە، و پیاوێکی زانا و دانا بووە، ئەگەرچی زۆر گەنج و مناڵ بووە کاتێ لە خزمەتی پێغەمبەرا بووە و پێغەمبەر هاتوتە مەدینە، و بووە بە یەکێک لە زاناکانی ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و هەر بە گەنجێتی و لاوێتی، یعنی بە تازە پێگەیشتی بەشداری لە جەنگی لە غەزای بەدرا کردووە. پێغەمبەر زۆر خۆشی ویستووە و پێی فەرمووە من خۆشتم ئەوێ بە تایبەت، و ئەم پیاوە بەڕێزە لە تەمەنی 34 ساڵیە لە پەتاو تاعونی عەمواسە وەفاتەکا و شەهیدە بێ. خوای پەروەردگار لە ئەو سەحابەیە و لە هەموو ئەسحابەکانی پێغەمبەری خوا ڕازی بێ. ئەو ئەسحابەیە ناوی معاذی کوڕی جەبەلە. معاذ زۆر پێغەمبەری خۆشەویست و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم زۆر معاذی خۆشەویست. ڕۆژێکیان لە فرسەتێکە لە سەفەرێک لە سەفەرەکانە وەکو خۆی ئەفەرمێ: كنت مع النبي صلى الله عليه وسلم في سفر، لەگەڵ پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم لە گەشتێکا بووین، لە سەفەرێکا بووین. فأصبحت يوما قريبا منه، وارێک کەوت ڕۆژێکیان نزیک بوومەوە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم، توانیم بە تەنیا قسەی لەگەڵا بکەم و نحن نسير بەدەم ڕێکردنەوە. فقلت يا نبي الله، وتم أي نبي خوا، أي پیغمبری خوا، أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار. أي پیغمبری خوا، أصحاب وابون پرسیاری کورت معنای زۆر، تەماشای ئەم پرسیارە زۆر گرنگە بکەن کە ئێمە
دائما ئەچینە خزمەتی زانا و میراتگرانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانایانی ئیسلام تەماشاکەی پرسیارەکانمان زۆربەی جا پرسیارێکی دنیایین پرسیارێکن ئەنواع و ئەشکاڵ شتی لێ ئەبێتەوە ئەبێتە مایەی تەفریقە و دووبەرەکی نێوانی مسلمانان زۆر جا پرسیارەکانمان من لە مەجلیسە دانیشتوم پرسیارێکن کە ئەبێتە مایەی ئەوەی کەوا ئەگەر وەڵامی بیتەوە بە نەزانینەوە خوا پەنامان بدا یان کەسێک بێ نیمچە زانا بێ وەڵامی باتەوە ئەبێتە مایەی تەفریقەی نێوانی مسلمانان دووبەرەکی ئەناتەوە لە نێوانی مسلمانانە پرسیارەکان بەو شێوازە ئەکرێ یان زۆر جار پرسیارەکان نەوعێک لە ڕەخنە ئامێزن بەڵام تەماشای پرسیارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان ئەصحابەکانی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم تەماشای پرسیاری ئەصحابەکانی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم ببینن چۆن پرسیارەکەن ئەی پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ کارێکم پێ پیشان بدە تەماشاکەن کارێکم پێ پیشان بدە یعنی حەز ئەکا کارێکی پێ پیشاندا بۆ ئەوەی بیکە نەک بەس فێر بڕێشت بێ و بۆ قسەی زل نە کارێکم پێ پیشان بدە بیکەم بم خاتە بەهەشتۆ لە ئاگری جەهەنم دوورم خاتەوە پرسیارێک معنابەخش پرسیارێک قیامەتت بڕازێنێتەوە کارێکم پێ پیشان بدە ئەی پێغەمبەری خوا چی بکات یودخیلونی الجەنە بم خاتە بەهەشتەوە ئەگەر بیکەم ويباعدني من النار ولا ئاگری جەهەنمیش دوورم خاتەوە تەماشاکەن خۆشەویستەکانم ڕسوولی خۆشەویست صلی الله عليه وسلم بەم پرسیارانە زۆر دڵخۆشە بێ بۆیە ئەفەرمێ لەقەد سەئەلتە عن عەظیم فەرمووی بەڕاستی معاذ ئەتوانرێ ناوەکە بە معاذ و بە معاذیش بە هەردوو شێوەکە خوێنرێتەوە بەڕاستی معاذ پرسیارێکت کرد زۆر گەورەیە پرسیارێکی زۆر گەورەت کرد وإنه ليسير على من يسره الله عليه بەڵام پرسیارەکە ڕاستە زۆر گەورەیە بەڵام ئاسانە بۆ کەسێ خوا بۆی ئاسان بکە بۆ کەسێ ئەگەر بێوێ ڕێبازی خوا بگرێت بە تەئکید خوا بۆی ئاسانەکە تعبدوا الله ولا تشركوا به شيئا فرمووی وا عیبادەتی خوا بکە و بەندایەتی خوا بکە و خواپەرستی بکە بە تاک و تەنیا هیچ شەریکێکی بۆ بڕیار مەدە کاتێ خواپەرستی ئەەکەی بەو شێوەیە بیکە کە شەریکی بۆ بڕیار نەدەی یعنی تەوحید یعنی یەکخواناسی گرنگترین عەمەل و کردارە کە ئینسان ئەنجامی بدە ئینسان لە دنیاە بزانێت یەک خوا هەیە شایستەی ئەوەیە بپەرسترێ و جۆرەکانی عیبادەتی بۆ ئەنجام بدرێ پاشان وتقیم الصلاة و دەست بگری بە نوێژەکانتەوە بە جوانی ئەنجامی بدەی پێنج فەرزەی نوێژەکانت وتؤتی الزەکا و ئەگەر پارەت هەبوو بە جوانی ئەدای زەکات بدەی زەکاتی ماڵەکەت دەربکەی وتصوم رمضان و ڕۆژووی مانگی ڕەمەزان بە جوانی بگری وتحج البيت و حەجی ماڵی خوای پەروەردگاریش بکەی ئەگەر بۆت ڕەخسا پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لەوەندا نەوەستا ئەمە ڕوکنەکانی ئیسلامن پایەکانی ئیسلامن پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر و زیاتر نصیحەت و ئامۆژگاری ئەم سەحابە بەڕێزاکا بۆ ئەوەی ئەویش بە ئێمە بیگەێنێ ئەفەرمێ ثم قال ئەمجا پێغەمبەر پێی فەرموو بە معاذ فەرمووی ئەلا ئەدلوکە على أبواب الخير ئایا معاذ دەرگاکانی چاکەت پێ پیشان نەدەم ئەڵێ من شوتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئاواتم ئەوەیە تۆ دەرگاکانی خێر و چاکەم پێ پیشان بدەی فەرمووی الصوم جنة والصدقة تطفئ الخطيئة وصلاة الرجل في جوف الليل فەرمووی جگە لەو فەرزانەی کە باسمان کرد ڕۆژوگرتنی سنەت ئینسان ئەپارێزێ لە گوناح و لە تاوان و لە ئاگری جەهەنمیش ئەیپارێزێ و سەدەقەکردن و خێرکردن جگە لە زەکات سەدەقە و خێرکردن بەڕاستی ئاگری تاوانەکان
ئەو ئاگرەی کە بەهۆی تاوانەکان و دروستەیە بتسووتێنێ ئەیکوژێنێتەوە. وە شەو نوێژیکردن زۆر گرنگە معاذ. پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئاەتەی سوورەتی سەجدەی خوێندەوە، ئاەتی 16 کە خوای تعالی ئەفەرمێ تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. واتە ئەهلی ئیمان ئەوانەی کە خوای گەورە سەربەرزیانی کردو بە ئیمانەوە سەر لەسەر سەرینەکانیان نانن، خەو ناچێتە چاوەکانیان، خەو لە چاوەکانیان تۆراوە بە ترس و ئومێدەوە لە پەروەردەگاریان ئەپاڕێنەوە و هەر لە پێناوی ئەویشە ماڵ و سامان ئەو ماڵ و سامانەی کە خوا پێیانی بەخشیوە ئەی بەخشن و خێر و سەدەقەی لێ ئەکەن. ئیتر هیچ کەسێک نازانێ ئەوانە چی پاداشتێک چاوەڕوانیانە. بەهۆی ئەو کردەوە چاکانەوە کەس نازانێت چی پاداشتێکی گەورە خوای گەورە بۆیانی ئامادە کردووە کە لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. بهيت شوازك ئەوەی کە خوا بۆیانی ئامادە کردووە لە بەهەشتا بۆ ئەو پیاو چاکانە بە هیچ شێوەیەک چاوان نەیبینیوە. ئەوەی لە بەهەشتا بۆ ئێمە ئامادە کراوە ئەگەر ڕێگای خوا و پێغەمبەرەکەی بگرین بەڕاستی شتێلێکن چاو هەرگیز نەیبینیوە و گوێکان هەرگیز نەیان بیستووە، حتا نەبیسراویشە. برا بەڕێزەکانم، خوشکە بەڕێزەکان، حتا ئەوەی کە باس ئەکرێ لە قورئانە خوا ئەوەی ئامادە کردووە لە بەهەشتا ئەوە بەس تەنها بۆ ئەوەیە ئێمە تێبگەین. ئەگینا ئەوەی کە ئامادە کراوە بە حەیاتی چاو نەیبینیوە و گوێش نەیبیستووە و بە خوتورەی دڵەکانیشان هاتووە. خوای گەورە بیکا بە نصیبمان. ئەمجا فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەلا أخبرك برأس الأمر وعموده وذروة سنامه. أي معاذ پێت نەڵێم سەو لوتکەی هەموو کارەکان چییە؟ پێت نەڵێم کۆڵەکەی ئەم دینە لەسەر چی ڕاوەستاوە؟ پێت نەڵێم لوتکە بەرزەکەی ئەم ئیسلامە چییە؟ قلت بەلا یا رسول الله. وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا، هەموو لاشەم گوێیە بۆ بەڕێزت، ئامادەم هەموو شتێ تۆ بیفەرمی من وەری بگرم. فەرمووی رأس الأمر الإسلام. فەرمووی سەری هەموو شتێک ئیسلامە. ئینسان ئەگەر دینەکەی پارێزراوە بێ ئیتر هەرچی هەیە بە قەدەری دینەکە نییە. مهم دینە، مهم ئیسلامەتیە. ئەگەر بپارێزرێ هەموو شتەکان ئاسانە بێ. بەڵام ئەگەر ئینسان دینەکەی دۆڕا هەموو شتەکانی دۆڕاندووە. چونکە برینە ئەگەر ئێمە تەماشاکەین ئەوانەی کە دینیان دۆڕان تەنها دنیایەکی کەمیان دەستکەوت، تەنها دنیایەکی کەمیان دەستکەوت، دنیایش لە چاوی ژیانی مرۆڤایەتیە و لە چاوی ژیانی ئینسانە کە هەتاییە زۆر کەمە. یعنی 60 ساڵ و 50 ساڵ و 80 ساڵ و 70 ساڵ لە چاوی مەلاین کە لە ژمارە نایە، چونکە ئینسان ئیتر نامرێ، زۆر کەمە. لەبەر خاتری 50 ساڵ، لەبەر خاتری 60 ساڵ کە بەخوا بە حەیاتی هیچ کەسێک هیچ کەسێ 50 ساڵ و ئیسراحەت و کاملی ڕای نابوارێ، بە تایبەتی ئەوانەی کە پشتیان لە دین کردووە هەموو ژیانیان گوێژاڵکە، هەر ژیانی دنیایشان قەت لەزەتەکان زۆر کەمن، زۆر هیچن لە چاو ئەوەی کە هەیە. بۆیە هەر کەسێ ئیسلام بدۆڕێنێ و دیندارەتی بدۆڕێنێ هەموو شتەکانی دۆڕاندووە. بەڵام ئەوەی دیندارێتەکە بباتەوە با تۆزێکیش ناڕەحەت ببێ. خۆ ناڕەحەتی نییە، نوێژ ناڕەحەتیە. والله پێغەمبەر وەکو پێغەمبەر ئەفەرمێ ئەریحنا بها یا بیلال زوو بانگ دەبا بڕۆینە ناو ئیسراحەت و پشوو خۆشیەوە. نوێژ خۆشیە، نوێژ ئیمانە. ڕۆژوو ناڕەحەتیە، والله ڕۆژوو ئەگەر لەزەتەکەی بزانی و معناکەی بزانی زۆر خۆشە، بەس بۆ ئەو کەسانە ناڕەحەتین کە لێی تێناگەن، جا شتێکیش لێی تێنەگەی هەنەیکەی باشە. بەخشیندەی ناڕەحەتیە،
يعني ئەمانە ناڕەحەتینین بالعکس بە پێچەوانەوە لەزەت لە ئیمانایە لەزەت لە ئیسلامایە واللهی براینە هیچ لەزەتێک بەقەدەر لەزەتی ئیمان نییە هیچ شیرینیەک بەقەدەر شیرینی ئیمان خۆش نییە بۆیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم سەری هەموو شتەکان دینداریەتیە ئیسلامەتیە ئیسلامت دۆڕان هەموو شتەکانت دۆڕان دوان دێک ئەبیسین لەم لاولۆلا خەڵک باسەکە ئەڵێ کاکە گیان دین لە دوای نیشتمانە لە دوای قەومیەتە شتی وا چۆنە بێ ئەوەی گێلێتیە و تێنەگەیشتنە ئێمە خوا خەڵقی کردین بۆ عیبادەت دوای ئەوە کردینی بە گەل و نەتەوە تا یەکتری بناسین گەل و نەتەوە و نیشتیمان ئەمانە هەمووی وەسیلەن بۆ ئەوەی تۆ خواپەرستی بکەیت بۆیە لە ئیسلامە ضەروریاتی خەمسەمان هەیە یعنی پێنج شتە گرنگەکە یەکەمیان دینە دوای ئەوە نەفسە حتى نفسیش ئەکەیتە قوربانی دینەکەت غەزا و جیهاد لە پێناوی خوایە ڕوح ئەبەخشی لە پێناوی دینەکەتە کەوابوو دین لەسەرەوەی هەموو شتەکانە دوای ئەوە فەرمووی وعەمود و کۆڵەکەی دینیش چییە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دین تەشبیهەکە بە بەیداخێکەوە بە چادرێکەوە عەمودە ناوڕاستیەکەی با بڵین ئەوەی کە بەیداخەکەی لەسەر وەستاوە چادرەکەی لەسەر وەستاوە کە حالە ناوڕاستە و ئیتر شتەکانی تر بە دەوریایەتی ئەفەرمێ نوێژە ئەو کەسانەی نوێژ نەکەن عەمودەکە ڕۆخاتە سەریانە ئیتر خۆیان ئەقەڵەتێنن پاشان فەرمووی وەذیروەت سەنامیهی ئەلجیهاد وەلووتکەی هەرەبەرزی ئەم دینە برا بە ڕێزەکانم کۆششکردنە لە پێناوی خوایە دیفاعکردن و بەرگریکردنە لە پێناوی خوا غەساکردنە لە پێناوی خوایە خۆشەویستەکانم هەر وڵاتێ لەسەر ئەم زەویە ئەگەر کەسانێکی نەبێ کۆمەڵە خەڵکانێک نەبێن لە پێناوی خوایە خۆیان فیداکەن دیفاع لە وڵات و خاک و نیشتیمانیان بکەن یعنی بەڕاستی هەموو دوژمنێ زاڵە بێ بەسەریانە هەموو کەسێ زاڵە بێ بەسەریانە ئێمە ئەیدوێنین بە چاوی خۆمان ئەوانەی کە ئەیانەوێت غەزا لەبەر چاوی خەڵک ناشرین کەن ئەیانەوێت جیهاد و ڕوحی جیهاد لە گەنجانی مسلمانان دەرکەن ئەوانە خۆیان یەنەکانیان سەربازەکانیان 20,000 کیلۆمتر هاتووە وڵاتی ئێمەی داگیر کردووە وڵاتانی ئیسلام داگیرەکە خۆیان جێشی گەورە و زەبەلاح دروستەکەن ئێمەش بۆمان نییە ئەسڵەن بچووکترین جێشمان هەبێ و سوپامان هەبێ دیفاع لە وڵاتەکەمان بکە دیفاع لە دین و ئیمانەکە و عەقیدەکەمان بکە جا ئەوش کێشەیەکی زۆر گەورەیە بۆیە پێغەمبەر ئەفەرمێ لووتکە هەرەبەرزەکەی ئەم دینە لەسەر غەزا وەستاوە لەسەر ئەو گەنجانە وەستاوە کە بەدەست نوێژەوە دیفاع لە خاک و نیشتیمانی خۆیان ئەکەن دیفاع لە عەقیدە و بیرروباوەڕی خۆیان ئەکەن ئەگەر جیهاد نەبێ کشتمان سەرشۆڕ ڕەبین دوژمن زاڵ ئەبێ خێر و خێراتی وڵاتمان ئەبا ژیانمان ئەکا بە گوژاڵک ناموسمان هەتکەکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ لووتکەی هەرەبەرزی ئەوەیە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی معاذ ئەم شتانەی کە بۆتم باس کرد ئەمەی کە عەرزم کردی ئەلا ئوخبیرکە بمەلاکی ذلك كله ئایا شتێکت پێ نەڵێم ئەمە هەر هەمووی کۆ ئەکاتەوە ئەمەی هەر ئەمەی کە باس کرا هەمووی بەدەستێنانی خێر و چاکەیە شتێکت پێ نەڵێم هەموو خراپەیەکت لێ بە دوورە خاتەوە چۆن ئەمە هەمووی خێر و چاکەیە ئەویش هەموو خراپەکانت لێ بە دوورە خاتەوە وتم بەلا یا نەبی الله وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پەنجەی مبارەکی فأخذ بلسانه زمانی خۆی گرت پێغەمبەر صلی الله علیه وسلم زمانی خۆی گرت ئەڵێ فقال كف عليك هذا فەرمووی ئەمە بگرە ئەمە فقلت وتم أي پیغمبری خوا يا رسول الله وإنا لمؤاخذون بما نتكلم به أي پیغمبری خوا إما لسر زوانيش لسر قصة كردنيش خوا محاسبة بانك فقال ثكلتك أمك يا معاذ فرموي لباري دايكت بشواي أي معاذ أما وشيكي قالت آميزة نوعك لا قسە خۆشیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەصحابەکانی ئەیکات چونکە معاذ ئێستا زەلامێکە ئەوە فەرمێ لەباری دایکت بچوایە لەناو عەرەبە ئەم قسەیە ئەم کەلیمەیە باو بووە لەباری دایکت بچوایە ئەی معاذ وهل يكب الناس على وجوههم في النار أو قال على مناخرهم إلا حصائد ألسنتهم أي معاذ
تۆ چۆن وا ئەڵێ ئەو هەموو خەڵکە لە ڕۆژی قیامەتە کە لەسەر لوت و لەسەر سەر ئەخرێنە ناو ئاگری جەهەنمەوە هەمووی درەوی بەرهەمی وەکو ئەمە هەر هەمووی عملەکانی ئینسان پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشبیهەکە بە زەرعاتێ کە چۆن درەوەکرێ هەموو ئەو عملانەی کە ئەبێتە مایە ئینسان بخاتە ئاگری جەهەنمەوە هەمووی بەهۆی درەوی چییە؟ بەهۆی درەوی زمانەوەیە، هەمووی حەسائیدی ئەلسینەیە، هەمووی بەرهەمی زمانە کە خەڵکە ڕواتە ئاگری جەهەنمەوە. خوا پەنامان بدە. یعنی بەڕاستی ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەتوانی بڵێ زۆربەی کە حەدیثێکی صحیحە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە ئەفەرمێ حەسەن صحیح، ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە، ئیمامی نەسائی ئەیگەڕێتەوە، ئیمامی ئیبن شەیبە ئەیگەڕێتەوە لە مصنەفەکەیە، ئیمامی طەبەرانی لە معجەم الکەبیر ئەیگەڕێتەوە، ئیمامی حاکم لە مستەدرەکە ئەیگەڕێتەوە و ئەفەرمێ صحیحە و ئیمامی ذەهەبیش ئەفەرمێ صحیحە. ئەم حەدیثە کە زۆرێکی تر لە ڕاویەکان ئەیگەڕنەوە بمان یەکێکە لە حەدیثە زۆر گرنگەکان کە پێویستە ئینسانی مسلمان دەرس و ئامۆژگاری لێوەربگرێ ئینشاء الله لە وتاری دۆمە هەندێک لەو دەرس و ئامۆژگاریەتان عەرزەکەم. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوی پیرۆزی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ڕەحممان پێ بکەی، هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە، موفقمان بکەی، یا ڕەبی سەرکەوتومان بکەی، یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کەوا ئامۆژگاریەکان ئەبیسین و عەمەلی پێەکەین، یا ڕەبی خوایە لەوانە نەبین کەوا گوێ بە حەق نەدەین، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە بانکەی بە هاوڕێی پێغەمبەران، مانکەی بە هاوڕێی ڕاستگۆیان، مانکەی بە هاوڕێی پیاو چاکان و شەهیدان، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی، یا ڕەبی خوایە ئەوانەمان کە گیراوی هەیە دەربازی بکەی، یا ڕەبی خوایە ئەوانەمان کە داوای دوعای خێریان لێکردین خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئێمە دوعایان بۆ ئەکەین خوایە ڕەحمیان پێ بکەی، بەزەید بە حاڵیان نەبێتەوە، ڕاز و نازەکانیان جێبەجێ بکەی، یا ڕەبی ڕەحم بە گەنجانمان بکەی، یا ڕەبی خوایە هاوسەری پاک و جوان بە نصیبیان بکەی، یا ڕەبی وڵاتمان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری، خوایە کوردستان و عێراق و هەموو وڵاتانی ئیسلام پارێزراو بکەی، یا ڕەبی لە دەستی دوژمن و زاڵمان وستەمکاران دەرمان بکەی خوایە، یا ڕەبی خوایە ئەو وڵاتانەمان کە ستەمکاران زاڵ بوون بەسەریا خوایە، یا ڕەبی دەربازمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی. آمین آمین آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. رضي الله عنا وعنهم أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش يسكان مسلمان بالرزكان جگە لو پند و ئامۆژگاریانەی کە لە ناوی شەرحی حەدیثەکەی باسمان کرد کە دووبارەی ناکەمەوە، ئەو ئیسفادانەی کە وەریەگرین ئەوەیە کە یەکەمیان بەبێ عەمەل تەنها ئیمان بەدەم حەساو نییە. ئەگینا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە معاذ ئەی فەرموو ئەی معاذ شایەتمان بێرە و ئیتر نەجات تەبێ لە ئاگری جەهەنم و ئەچیتە بەهەشتەوە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم هەموو فەرز و سونەتانە عەرزی معاذ ئەکا و فێریەکە جێبەجێی بکە، بەوە ئینسان ڕزگارێ بێ، بەوانە ئینسان لە ئاگری جەهەنم ڕزگارێ بێ و ئەڕاتە بەهەشتەوە کە عەمەل بکە. خۆشەویستەکانم، نازانم ئەم فکرە سەیری سەمەرە بۆ لە ناو مسلمانانە پەیا بووە کەوا ئەزانن تەنها بە شایەتمان ئیتر ڕێک ئەم بەهەشتیەوە چێتە بەهەشتەوە. شتی وان نییە لەم دینە. بەڵێ لەو دینە محەڕەفە، لەو دینە لارە کە لار کراوەتەوە کە ناوێنرا دینی ئیسلام و لار کراوەتەوە کە لە کاتی قەدیما پیان وتووە مرجئە و ئێسش لەم زەمانە ئەنواع و ئەشکال ناوی لێ ئەندێ. بەڵێ لەلای ئەوان دینە، بەس ئەمە دین نییە، دینی حەقی ئیسلام نییە. دووهەم خۆشەویستەکانم، جگە لەو فەرزانەی کە لەو ڕوکنانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەرزی کرد و هەفتەی پێشوش ئێمە عەرزمان کرد کە پایەکانی ئیسلام یەکەم شایەتمانە، دووهەم نوێژە یعنی پێنج فەرزەی نوێژەکان، سێیەم زەکاتدانی ماڵە، چوارەم ڕۆژووی مانگی ڕەمەزانە، پێنجەم حەجکردنی ماڵی خوا. جگە لە ئەم ڕوکنانە بڕێشتی تریشەیە نەوافیلە. نافیلەیش ئەنواعی هەیە. لە نوێژە بۆ نمونە نافیلە لە نوێژە کە عەرزتانی بکەم بڕێکی هەیە ڕەواتیبە، یعنی بەسراوەتە نوێژە فەرزەکانەوە، بڕێکی هەیە ڕەواتیبە بەسراوەتە نوێژە فەرزەکانەوە. بۆ نمونە
اوش طبعا دو جوري هي مؤكده هي غير مؤكده. بون من مؤكده كاني بيشي دو ركعات فرزكي نوجي بياني دو ركعتي سنة مان هي سنتي مؤكده بيش نوجك لدواي نوجك نيمانه لدواي نوجي بياني يتر سنة مان نيه لبيشي نوجي نمرو چوار ركعتي نوجي سنة مان هي لدواي نوجي نمرويش چوار مان هي دوي مؤكده دوي غير مؤكده. لبيشي نوجي عصر چوار ركعت غير مؤكده مان هي لبيشي نوجي مغرب دو ركعت غير مؤكد مان هي يعني غير مؤكد يعني اويك تأكيدي زور لسر نكرا وجار جار بيغمر كردويتي ودو ركعتش مان هي مؤكده يعني بيغمر صلى الله عليه وسلم زور بي جار كردويتي وجختي لسر كردوتوا. ولا بيشي نوجي عشاء دو ركعت غير مؤكد مان هي ولا دواي نوجي عشاء دو ركعتي مؤكد مان هي امانه قلغان ام سنتانه قلغان بو نوجه فرزكان وكو بلاي فرزكان من كسنتم كرد او هر فرز نافوتينم اي باريزي وجيجا لمعناش بريك نوافلي ترمان هي جيجا لفرزكان نبس راوة فرزكان وبونو من نوجي ويتر شو نوجي كبيغمر صلى الله عليه وسلم زور جختي لسر كردوا شو نوجي انساني قورة دروسكا پیاوی گەورە شەونێژی دروستێکە. ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوەی ساڵ و نیمێک هەر نوێژی شەونێژی فەرز بوو لەسەریان. ئەگەر ئەو کەسانە شەونێژی ئەکەن تەماشایان بکە ئەوە ناوا بۆ ڕیاییکە ئیسەر شەو چوار ڕکاتەکە و بەیانی ناو خەڵکا باسێکە نا ئەوەی کەوا شەو هەڵە سێ خەڵگشتی خەوتووە چوار ڕکات بۆ خوا ئەکا سێ ڕکاتی وتریش ئەکا دوو ڕکات ئەکا و سێ ڕکاتی وتریش ئەکا هەشت ڕکات ئەکا و سێی وتریش ئەکا ئەو کەسانە بدوینەوە بەیانیە قەت ناتوانن گوناح بکەن. ئەوە پیاو بەڕاستی شەونێژی پیاو دروستەکە ڕۆژووگرتن بەڕاستی ڕۆژووی سنت پیاو دروستەکە خێرکردن یعنی با بزانن ئێستا زۆر ناڕەحەتە تۆ فەرز نییە لەسەرت هیچ فەرز نییە کابرایەکی فەقیر ئەبینی پێویستی پێیەتی عەلاقەیەکی میوەی بۆ ئەکڕی 1000 دینار ئەخەیتە ناو سندوقی مزگەوتەوە بۆ ئەوەی کەوا کاروباری مزگەوتی پێ ببرێتە ڕێوە. ئەمە کارێلێکە بەڕاستی فەرزیش نییە لەسەرت ئەیکەی ئەمە بەڕاستی پاک دەکاتەوە ناخت پاکە کاتەوە. یعنی من ئەوە خوایە ئەمە حەڵاڵە خۆم و عەرەقی ناوچاوانی خۆم دەرم کردووە ئێستا لە پێناوی توای ئەیبەخشم. داواکارم خوای گەورە ئیسلاحی هەموو لایەکمان بکات.